کاک دکتۆر وەکو خۆ دەڵێ ئیتر بە ئەمە دوا دەرفەت بێ ئەگەر جارێکی کە منی بینی لێی بیستم یەکێک بۆی باس کرد کەسێک ناوی بردم وتی شتێکی وا ڕووی یاوەتەوە چی ئەوێت بەرامبەرم بیکە بەست خوا بە ئەیتر تەواو با نەگاتە ئەوەی کە ئەیتر من لە ماڵ و مناڵ و تەلاق و ئەو شتان باشە کە تو مناڵەکانە ئەوە خۆشەویست بۆم خیانەتە کرد و کاکەژیان بۆ جارێ دوو جار سێ جار دووبارە و کردوێتەوە وەڵا زین چۆنە خاتون جان کولسوم خان مناڵ لە بینتانە هەیە ئەمیش ینی وەکو چۆن دەڵێ عەرە بەڵێ نیات ینی گەشتوتە حاڵەتی و هەرەسیە ناوە بە قسەکان یا دیارە و قورعانیشی خواردووە قورعان خواردن قورسە خوشکی منە بێ ئاگار لەوە بێ قورعان کەلام قسەی خوایە بەخوا هەر کەسێ بە درۆ بیخوا ئیتر مەگەر خوای بزانە چی بەسەریە ئەگەر لەم دنیاش دەبێت لەو دنیا لە ئاگری جەهەنەما دێت شتێکی ئەمەگە ئاسان نییە ئەوەڵێ قورعانم بۆ خواردو جارێکە دووباری نەکەمەوە واللهی بە بڕوای من و حاڵەتی واشە بووە من بۆم ڕوون کردی تۆ چاک بووە بە بڕوای من ئەگەر دەرفەتێکی تری بیتێ لەبەر کەس نا لەبەر خاتری خوا لەبەر خاتری مناڵەکانم و ئەگەر دوای ئەو دەرفەتە هەر شتێکی تری کرد واللهی من یەکەم کەسم یم بۆ دادگا وەکو شاید لە دژی وعد بێ و لە منی وەرگرە چەند کەسی تریشی بۆیانین ئەو کاتە کە ئێمە هاتینە دادگا و کە پشگیری تۆمان کرد و هەموو ئەم ڕابردوویمان باس کرد و هەموو مافەکانی خۆت وەرەگری و هەموو ئەرکێکەوێتە سەر ئەو مناڵیش لای خۆتە بێ بەڵام نابانەگاتە ئەوە من خاتون جام ناتوانم تۆ ناچار بکەم یا من نامەوێت تۆ قەناعەتە هەبێ بە قسەکانی من لەبەرەوەکەویتە ژێر تەئسیری قسەکانی من هەبێ قەناعەتە هەبێ و لە مێشکیشەوە بە ویژدانیشەوە قەناعەتە بەوە هەبێت چکە دوایی ئەگەر بێت و پەشیمان نەبیتەوانێ ئەگەر دەرفەتێکی تری بیتێ من تەسەوورەکەم ینی لە بەرژەوەندیتانە چکە تۆ بیل لە چی بکەرەوە کچی من بیل لەوە بکەرەوە تۆ لەو لاوە جیابیتەوە بە دووسێ مناڵەوە میتر لە خانوویەکە ئاژی شووەکەیتەوە جەنابە گەنجی ینی قابلە بە دیارە مناڵانەوە دانیشی ئەگەر داش بنیشی ئەی باشە کەس و کارە توانیان هەیە تۆ بەخێوکەن ئەی ئەم پیاوە ئەگەر خوا نەخواستە تووشی شتێکی تر بوو هەر باوکی مناڵەکان نازانم ینی دەرئەنجام باش نییە ئەگەر بتوان ڕاستە درست کەوتووە جەنابە دەڵێ گەر شتێ درزێک کەوت پڕکردنەوە بەڵام هەیە خۆ زۆر کەسی شەیە هەڵی کردووە ولی بوراون و فعلا هاتوۆتەوە سەر ڕێچکە ڕاستەکەی جا بە بڕای من ئەگەر دەرفەتێکی تری بیتێ وەبزانم بە بەرژەوەندی خۆت و مناڵەکانت تەواوە بێ ئەوی ئاخر قەراریشە لای جەنابتان بڵێ کاک دکتۆرجان لای حاکمەڵێ تەعاودی بۆیە لای مەلا ئەڵێ تەعاودی بۆیە لای پیا معقوڵەڵێ تەعاودی بۆیە چی ئەو پێ باشی ئەزانێ لە هەر شوێنێک ئەو ئێڵێت من لەوێ لەبەر چاوی هەموو خەڵکێکا سوێنی بۆ ئەخۆم کە من جارێکی تر نە هەڵە ئەەکەمەوە و نە دووبارەشی ئەەکەمەوە و نە جارێککە نزیک ئەەکەمەوە و ئەو هاوڕێیانشم نانەتەوە ئیتر جارێکی کە ڕەفاقەتی ئەوانیش ناکەمەوە بەڵێنی شێمێ لە جاران باشتر بیژێنم لە جاران باشتر خزمەتیکەم لە جاران زیاتر ڕێزی بگرم پێڵاوەکانی خەمە سەرسەرم بەس بانەگاتە تەلاق تەواو باشە چۆنە کاک قادر بە یەک شتە پێ بڵێم بۆ تۆ بۆ هەموو بینەرانیش بۆ هەموو پیاوانی کەوەکو تۆ بیرەکەنەوە باشە دووشت لە دنیاە ئینسان سووکەکە و بەدبەختی دنیا و قیامەتیەکە یەک پارە دوو جنس پارە ئەگەر خیانەت بکەیت و دزی بکەیت و ئیفلاسی و چیوەی گەندەڵی بەدوایە ئەمە ئینسان سووکەکە چ حەزەتی مەسیحم نەموو جاری دووبارەیە کە مەقسێکی زۆر جوانێڵێ بە چیە هەموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی دووەمیش مەسەلەی جنس و تەسلیم بوون بە غەریزەکان وەکو ئاژەڵ و کەوتنە ژێر کۆنتڕۆڵی غەریزەکان و بێویژدانی و ئەمەش جا بۆیە لە کودەوای ڕەحمەت لە باو باپیران من بەگاڵتە نەیانتوە دزی و بۆشایی هەمومان نەزانین مەبەستیان چییە یعنی لەبەرەوە بەداخەوانێ بەداخەوە تۆ نەوتوانیوە ئەگەر ئەزەی چۆنە ئێستا جەناب شتێکەوە دوتێ نامەکان سیرکە و نازانم خیانەت نییە قوربانجان کە باسی ناپاکیەکەین تۆ بەس تەلەفونێکەکەی بەس مەبەستێکی خراپە لە دوایە بێ و نامەکان وشەی وای تایە ژن و پیا بەیەکتی ناڵێن مانای ئەچێتە خیانەتەوە و خیانەتە لەوە نیە تۆ تعدای لێ بکەیت و زینا بکەیت هەر خیانەتە دزی دینارێک بدزیت و 1 میلیارد بدزی هەر مەبداەکە دزینە قانونەکەی گرێتەوە جەنابیشە تاوانە کردووە خیانەتی کردووە ناپاکی و کردووە بەڵام لە خۆشبەختیە پەشیمانی ئێستا گەشتوویتە حاڵەتێ
کە نەبووە ئەوانە بکرێن ئیتر بیان و هێنیتەوە ئێمە بەشەر وایە کە غەڵەت یەکەین پاساوێنینەوە مەسئولیەتەکە لەسەر خۆمان لابین تۆی خەیتە سەر برادەری خراپ و ئەمە ئەوانە هەرچەنگ ئەوانە شەفاعەت بۆ ئینسان ناکەن بەڵام من داواکارم لە تۆ کچی من ئەگەر بتوانی دوا دەرفەتی بیتێ تۆ چی بکە باوکە وەرەقەیەکی وەکو ئەمە بێنە دانێ لە ناوە ڕاستەوە ئاوە هێڵە بکێشە بنووسە ئەگەر من لێی جیابمەوانێ ئەمە باشیەکانیەتی ئەمەش خراپیەکانێتی باشە ئەگەر لەگەڵ یا بمێنمەوە لێی خۆشمە و دەرفەتەی بمێ ئەمە باشیەکانیەتی ئەمەش خراپیەکانێتی دوایی بەراورد کە لە بینی باشیەکانی لێک جیابوونەوە و لێبوردەیەکە و لەگەڵ خراپیەکان من دڵنیام باشیەکانی لێبوردەیەکە و زۆر زیاترە بێ خراپیەکانی کەمترە بێ بەڵام لی نەبووریت و بگەی هەر سووربی لەسەر ڕابۆچوونی خۆت تەلاق و لێک جیابوونەوەکە و ئەوە زیانەکانی زۆر زیاترە بێ چون هەموو شتێ دوولایەنەیە هیچ شتێک نییە ڕاستەندێک جار تەلاق حەلە خۆی گەورەش کاڵێ قێزەوەنترین حەڵاڵ کە دایناوە تەلاقە بەڵام بۆ هەندێک حاڵەت چارەسەر نییە تۆ بمێننەوە خەتەرترە بەڵام ئەمە ئێوە نەگەشتێتەوە حاڵەتە تا تەلاق ڕێگە چارە بێت لێک جیابوونەوە ڕێگە چارە بێت لایەنە باشەکەی زۆرە معدەنی باشە ئێمە هەموو ئینسانێ من هەموو جارێڵم تۆی خێر و شەڕ لە ناخمانە هەیە ئەم تۆ خێرەکەی ماوەتەوە بە نووسوی ئیشمان لەسەر نەکردووە تۆ شەڕەکەی سەوز بۆ ئیتر برادەری خراپە بۆ چوونی خۆیەتی لێکدانەوەی خراپە سۆشیال میدیای خراپە ئینسانی خراپە وەرحاصل تۆ خێرەکەی سەوز نەبووە تۆ شەڕەکەی ئەگەر تۆ دەرفەتێکی تری بیتی خاتونجان و لەگەڵ ئەو التیزاماتانی کە ئێستا باسیەکە شاهدی لەسەر بگری متابعی بکەی هەر شتێکی کرد بۆ بسەلمێنێک کە وازی لێهێناوە من دڵنیام وردە تۆی خێرەکەی سەوزە بێ بەڵام ئێساگە سووربی لەسەر تەلاق و لێک جیابوونەوە و لە مناڵەکانی بێبەشکەی تۆش لە حاڵەتێکی نەفسی زۆر خراپایە لەوانەیە تۆی شەڕەکەی زیاتر سەوز بێت ئەو کاتە تۆ شەر زەرمەند دەبیت چونکە تۆ بتوێنێتەوە مناڵان هەر کوڕی ئەون کچی ئەون ئەو کاتش کە مناڵەکان دەبینی لەلایەن دەرونی و مرتاحنین کە باوکیان وابوو وایە ئەکید ئەسووتێن لەلایانی دەرونیەوە هۆی گرفتە دەرونیەکان چێ سەرچاوەکەی مناڵیە و ئەو شەڕ و ئاژاوی ناو خێزانە اینجا بڕیایی کۆتایی شەر بۆ تۆ یەکچی من ناتوانم بە شتەکانە بۆ ڕوونەکەمەوە بە چاڕوونی هەوێ چکە زۆر کەسەیە ئاوە گەشتۆ تەلاق و لێک جیابوونەوە پەلەیان کردووە یا کەسێک نەبۆ قسەی خێران بۆ بکە دوایە لە بریا لەگەڵ ئەم مێردەیە بژیان مایە بە هەموو ئێوە هەر باشتر بوو لێک جیابن چکە شتی تر ڕوئەیات